نیگار حەمەد مەحموودە مامۆستام لە پەیمانگای پەروەردەی وەرزشی کۆیە. ئەوڕۆ چالاکی بەڕوو چاندنمان هەیە لە لۆفەی ڕەشان. لە لۆفەی ڕەشان بەسەر دەکەوین، لەوێ بەڕوەکان دەچێنێ بە هاوبەشی زۆربەی سەرۆگروپی شاخەوانەکان و شاخەوانەکانی کۆیە و فەرمانگەکانی کۆیە ئەو هەڵمەتە ئەنجام دەدەین. هیوادارین ئەو بەڕوانە هەر کەسێک کە بەسەر دەکەوێت لە بۆ لۆفەی گەڕەشان لە بۆ گەشت دێ یاخود لە بۆ شاخەوانی دێ، ئەو بەڕوانە کە چاندران بیان پارێزن پێیان لێنن یاخود کە سەر دەدێنێ شین دەبێ، چونکە بەڕوو بەڕاستی زۆر گرینگە لە ئەو چیا و شاخانە بپارێزرێن. بەڵێ زۆر گرینگە، لەبەرەوەی سەوزکردنی کوردستان دەبێتە هۆی پاراستنی ژینگە، پەیداکردنی ئۆکسیجینی ئاو هەوایەکی خانە لە بۆ کوردستان و لە بۆ ئەو شوێنێکە بەڕوەکان دەچێندرێن. هیواداری هەر کەسێک دەچێت بیپارێزێ، لەبەر ئەوەی کوردستانمان لە بۆ سەوز بێ، وەکو جارانی دەبێتەوە پێشتر کوردستان سەوز بوو، چەندرەوەندە دارنە دەبڕدراوە، داریان دەبڕیەوە، ئەو دارانە کە بڕیەوە زەرەرەکی زۆر لە کوردستان و لە ناوچەکەی دەدا. ئێمە ئەمڕۆ هاتین وەک ڕێکخراوی ئۆسکار بۆ پەرەپێدانی توانەکانی خانمان بەشدارین کە ناوەندی کۆیە هەڵمەتێکی ڕاگەیاند، هەڵمەتی بەروچاندن بوو. ئێمەش وەکو ڕێکخرا بەشداری تێدا دەکەین و هەروە گروپی شاخەوانەکانش ئێمەش کە شاخەوانیمان هەیە خۆشحاڵ بووین بە بەشداریکردنمان لەم هەڵمەتەدا، لەبەرەوەی چاندنی چاندنی هەر دارێ چاندنی بەڕوو زۆر گرینگە لۆژینگە پارێزی، لەبەرەوەی هەر دارێک زیاد بی ئۆکسیجین زیاد دەبی لە هەوادا، چکە دووەم ئۆکسیدی کاربۆن وەردەگرێتن کەوا ژینگە پاک دەکاتەوە، دارەکان دووەم ئۆکسیدی کاربۆن وەردەگرن و ئۆکسیجین دەدەنەوە، لەبەر ئەوەی ئۆکسیجین زۆر دەبێت لە هەوادا و ژینگە پارێزی تێدا بکەین و هەروەها جوانێکیش دەدا بە شوێنەکە. هیوادارم هەر یەکە لە لای خۆی دارەکان بپارێزی لە هەر شوێنێک بێتن. مۆستا ڕێزان سەڵاح بەشداریم کردیە لە هەڵمەتی سەوزبوونی ژینگەی کۆیە لە ژێر دروشمی بەڕوو ئاشکەینەوە بە خاک. ناوەندی شاخەوانی کۆیە هەڵسایە بە ئەنجامدانی ئەم هەڵمەتە بە مەبەستی سەوزکردنی ژینگەی کوردستان و هەڵبژاردننی بەڕوو وەک سمبول و نیشانەی خۆراگری دووبارە خەڵکی کۆیە ئەوەی سەلماندەوە کە جینگە دۆستە، هەروەها وەکو لە هەموو شتەکانی کە پێشەنگە دووبارە لەوەش پێشەنگە. ژینگەی کوردستان بە تایبەتی بناری هەیبەسوڵتان شوێنێکی گرینگە لە بۆمە و ژینگەکەمان هەتا هەوڵ بدەین سەوزتربی باشترە و لە خۆمان دەزانین هەمومان کە سوودی ژینگە چەند گرینگە لە بۆ ئۆکسیجین و ئاو هەوای کوردستان. و ژینگەی کۆیە ئەگەر تەمەشاکەی لە هەر چار دەوروبەری سەوزە، بەڵام وردە هەندێک دار هەیە بەرەو نەمان و ئەوە دەچیتن دار بەڕوو یەکەکە لەوانەی کە ئەگەر بڕوێ ئینشاءڵڵا خۆراگرە کەمتر بەرگەی هەموو ئافات و ئەوەکان دەگریتن. لەبەر ئەوە هەتا هەمومان بەشدار بین لەم هەڵمەتە باشە، دێپەنجەمان دیار دەبی لە سەوزکردنی